لەگەڵ ئەحمەد و عیمادم هەردووکیان دەرچووی پۆلی 12 و نمرەی نۆتونۆیان بەدەستهێناوە لە بەشی زانستی. بەوتەی خۆیان بێت دەڵێن هەر لە ئێستاوە خۆیان بۆ بەشە پزیشکیەکان ئامادە کردووە. ئەوان هۆکاری سەرکەوتنی خۆیان و بەدەستهێنانی ئەم نمرە بەرزەیە بۆ دەستگای نووری حیکما دەگەڕێنەوە. هەر بۆیش دەستگای نووری حیکما خەڵاتی کردن بەهۆی بەدەستهێنانی نمرە نایەبەکانیان. ئەو قوتابیانە دەڵێن لێرە هەر قورئان و فەرموودە فێر ناکرێت، بەڵکو فێرە زانست و ڕۆشنبیری قورئانی دەکرێت. نەوەتنۆم هینە الحەمدولله من نزیکەی 5 ساڵە لێرکوانە تەڵەبەینە بەردەوام لەبەرکردنی قورئان و خوێندنەوە و هەروەها سیمینارات و شتمان هەبووە استفادەمان کردێت. پاش هەوڵمان دووبوونەک توانیم ئەو دەرەجێ بەدەست بینەوەش لە فەزلی خوا الحەمدولله. دەستگای ڕۆشنبیری نووری حیکما دەستگایەکە لە منداڵیەوە لێرەمە و لەسەر دەستیوان ماشەڵڵا الحەمدولله پەروەردەکرایمە گەورە بوویمە. ئەمە نزیکە لە 2008ەوە بە تەقریبی لێرەمە بەردەواممە لەگەڵیان هەتا وەکو پێش پۆلی 6. دەستگای ڕۆشنبیری نووری حیکما ماشەڵڵا زیاد لەوەی کە وەکو پەروەردەکاری قورئانی و زانستە شەرعیەکان زۆر یارمەتی دەرمان بووینە لەلایەنی ئەخلاقی، لەلایەنی دینی، لەلایەنی ڕەوشت کە چۆن هەڵسوکە لەگە دەوروبەرمان بکەین. کو بینە نمونەیەک وەکو ڕووکارێکە ببینە سیمایەکی قورئانی لە ناو کۆمەڵگا و بدرەوشینەوە. هەمیشە قوتابیانی دام و دەستگای ئیسلامیەکان لا پلە یەکەمەکانن لە خوێندن و زۆرێک لا کایەکانی ژیان. ئەمیش بەهۆی ئەوەی خوێندن و فێربوون بە ئەرکێکی شەرعی دەزانن. جێگیری سەرۆکی دەستگای نووری حیکمەش دەڵێت لێرە جگا لە فێرکردن و لەبەرکردنی قورئان چەندین کۆڕ و سیمیناریان بۆ ئامادە دەکەین بۆ سەرکەوتن لە قۆناغەکانی تری خوێندن. ئێمە جگە لە بابەتە شەرعیەکان کە لێرە بە قوتابیەکان دەگوترێتەوە فێربوونی لەبەرکردنی قورئانی پیرۆز کۆڕ و سیمینار بۆ قوتابیان ڕێک دەخین لە بابەتە جیاوازەکان هەروەها دەوراتی تایبەتیشمان هەیە بە مەبەستی هاندانی قوتابیان بۆ سەرکەوتن لە قۆناغەکانی ژیانیان. ڕێزلێنانی ئەو قوتابیانەی کە لە هەمان کاتدا قوتابین لە دەستگای نووری حیکمە و خەریکی حفز و لەبەرکردن و فێربوونی قورئانی پیرۆزن، بەڵام لە هەمان کاتدا لە پۆلی 12 ئامادەی لە هەردوو بەشی وێژەی و زانستی سەروینەوە دەرەجەیان بەدەستهێناوە. تەنها بۆ ئەم ساڵی 2020-2019 لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکما 6 قوتابی قۆناغی 12 ئامادەی سەر و 190یان بەدەستهێناوە. ئەمەش دەرخەریەوەیە کە هەمیشە ئیسلام هانی شوێن کەوتوانیەدات بۆ خوێندن و خوێندنەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.